دەگرین. ڕاستی شوێنەکەی تۆ تاریکە، جا نازانم کارەبا لە سلێمانی نییە یان ئەو شوێنی تۆ لی وەستاوی بۆ ئەم پەخشی ڕاستەوخۆی تاریکە. بارەوە دەست پێ بکەین ڕەوشی کەشوهەوا لە پارێزگای سلێمانی بە شێوازێکی گشتی چۆنە بە پێی و زانیاریانی ئێوە لە کەشناسی سلێمانی وەرتان گرتووە، پلەکانی گەرما تا چەند دادەبەسن؟ بەڵێ کاکدانا سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ڕەوشی کەشوهەوا لە پارێزی سلێمانی چەند ڕۆژێکە تەواو ڕووی لە داوازین کردووە پلەکانی گەرما و من قسەم لەگەڵ بەڕێز ئاسۆکەمال بەڕێوەبەری کەشناسی پارێزی سلێمانی کرد. ناوبراو باسی لەوە کرد کە بارستە هەوایەک ڕووی کردووەتە پارێزگای سلێمانی و نەکرد پارێزگای سلێمانی بەڵکو هەموو ناوچەکەی گرتوتەوە، نزیکی هەموو هەتا موسڵوانەشی گرتوتەوە و وتی کۆماری ئیسلامی ئێران و وڵاتانی دراوسێشی گرتوتەوە ئەم بارستە هەوا ساردی کە ئێستاکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و بەڕێزیان ئاماژەی بۆ کرد پێشبینی دەکرێت ئەم بارستە هەوا ساردە تا کۆتایی هەفتە بەردەوام بێت و لە سەرەتای هەفتەوە ڕەوشی کەشوهەوا ئاسایی دەبێتەوە و پلەکانی گەرما کەمکەم بەرز دەبێتەوە. دیارە ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ کە هەتا لە نیوە ڕۆژدا کە خۆر ڕاستەوخۆ داد لە زەوی 0 پلەی سیلیزی بووە پلەی گەرما و ئێستاکە کەم قسە بۆ ئێوەکەم پلەی گەرما لە پارێزگای سلێمانیدا ناقص 4 و ئاسۆکەمال بەرپرسی کەشناسی سلێمانی ئاماژەی بۆ کرد پێشبینی دەکرێت تا ناقص 7 و تا ناقص 8 بەرز بێتەوە پلەکانی گەرما دابەزێت، پلەکانی گەرما تا ناقص 8 دابەزێت. دیارە لە ماوەی ڕابردووە چەند ڕۆژی ڕابردووە ناوبڕ لە چەند شوێنێک بەهۆی ئەوە دەوام ڕاگیراوە. بۆ نمونە دوێنێ لە پارێزگای هەڵەبجە لە قەزای سادق داوامی پەروەردەکان ڕاگیراوە بەهۆی دابەزینی پلەکانی گەرماوە، بەڵام لە پارێزگای سلێمانی داوام هەبوو. بەڵام ئەمڕۆ بە ڕێنمایی وەرگرتن لە کەشناسی شارەکان و بۆ دەسڵاتی کە وەزارەتی پەروەردەداوێتی با بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان بڕیار درراوە لە سەرجەم پەروەردەکانی هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگای دوهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە کە سبێنێ لە پەروەردەکان پشووی فەرمی دەبێت و پەروەردەکان داوامیان تێدا ناکرێت. دیارە منەمێ ئاماژەش بۆ ئەوکەمەوەی کە باسم کرد کاکدانا پێشبینی بەڕێوەبەراتی کەشناسی وانە وەڵام خۆشم پێشبینی دەکەم ئەگەر ئەم بارستە هەوا سارداوە بەردەوام بێت و ئەو کەشوهەوا ساردی کە ئێستاکە من لە بەرنامەوەستاوم بەردەوام بێت ئەوە ڕەنگە پشووی فەرمی خوێندنی باڵا و فەرمانگەکانی دیکەش بگرێتەوە. زۆر باشە، ڕاستی پیرۆزیشت بێ وازام ستایلی قژیشت گۆڕیەوە. با بچینە سۆران. لە سۆران پەیامنەرمان ئازاد ئۆمەراو